سڵای خۆی گەورەتان لە بێت چۆن خوێندکاران هیوادارن زۆر باش بن لەسەر داواکاری زۆربەتان ئەوانەتان کە لە ئینستاگرام بینێر من ئەزانم کە ئێستا ئێمە چیمان بۆ هاتووە پرینتەرمان بۆ هاتووە جا زۆربەتان داواتان کردبوو کە لە یوتیوب ڤیدۆتان بۆ بکەم بەشێکشتان داواتان کردبوو بیکەم بەڕێڵ جا لە ئێستاە ئەوەی کە ئێستا حاڵی حەزەڕێ کەوتووە ئەوەی کە بتوانم ڤیدۆتان بۆ بکەم لە یوتیوبە باشە کە لەوەی پرینتەرەکە چۆن بەکار ئێهێنن بەڵام ئایا چ جۆرە پرینتەرێکە ئەم جۆرەیە ئەگەر زیاد بۆ وازەحی لێتانوانێ باشە جامێکی کە لەو پرینتەرانی ینی مان زیاتر بێت خوێندکار داوام لێکا کە بیهێنم و سپاس بخوا تازە بەدەستمان گەیشتووە ینی ئەو نابێت هێشتا ئەوە دوو-سێ ڕۆژ ئەبێت تقریباً کە بەدەستمان گەیشتووە بەڵام هەتا ئێستا مەجالم نەبوو بەڕاستی نە ڕێلی بکەم نە ڤیدۆش بکەم بەڵام ئێستا بە کاتێکی گونجاوم زانی کە بتوان ڤیدۆتان بۆ بکەم و کە بزان چۆن ئەم پرینتەرە بەکارهێنن باشە پێش هەموو شتێک ئەم پرینتەرە کە باڵێن لە کاغزەکی ئەکەنەوانێ هیچ شتێکی مهمی تیانێکە بڵێ قرس بەویکی تەنها لێرەیە شەحنێکی لەگەڵا بە شەحنی ئیشەکە ئەوە شوێنەکەیەتی باشە اینجا بۆ داگرسیانەکەشی لەکوێ داگرسێنین لەم دوگمەوە باشە لێرەوە پەنجی لەسەردا ئەگرین باشە گڵۆپەکەشین بوو جا هاوران بۆ زانیاریتان ئەم پرینتەرە دوو ڕەنگی هەیە ئەم ڕەنگە کە ئەمەی سپیە و ئەمەی شینە دانێکی ترمان هەیە ئەمەی هەر ئاوا سپیە و بەڵام ئەمەی پەمەیە باشە خوێندکاران جا ئێستا چێکین ئێستا دەسەکەین بە چاپکردن کۆمەڵێک دوێنەمان داناوە کە حەزەکەن بە بەچاو خۆتانەوانێ چاپیان بکەین بە ئەم پرینتەرە بزانین چۆن دەرەچێ بەڵام پێش هەموو شتێک ئەم پرینتەرە چۆن ئیشەکات ئەم موبایلم بۆی لێراداناوە مانای وا بەڕەبتێکی بە موبایلێکەوە ئێستا ئەپلیکیشنێک هەیە بە ناوی فۆن پرینت ئەوە وێنەکی تێگەلێتانەوە دیار بێت دواتری شوێنەکەیتان بۆ دائنێن بە وازحی باشە هیوادارم وازح بێ لێتانەوە ناوی چییە ئەوە ناوەکیەتی بەس هەست ناکەم وازح بێ بەڵام دواتر ڕسمەکەیتان بۆ دائنم با کاتمان بۆ نەڕوە دواتر وێنەکەیتان بۆ دائنم ئەبێت لە هەمووتان ئەم پرینتەرەتان بۆنە کڕیان بتانێ بەکاری بێنن ئەبێ ئەو بەرنامە دابەزێنن لە موبایلەکانتانە بەبێ ئەو بەرنامە ناتوانن ئێستا با بەرنامە ناوی فۆن پرینتە ئێستا با بەرنامەکە داگرین باشە ڕاستەخۆ کە دایەگرێ چێتە سەر ئەو بەشە ئەم شێوازە کەمێک کامێراکە نزیکە نازانم ئەگە دووری خەمە ناشین لێرەچێ باشە ئەمە ڕووکاری ناو بەرنامەکەیە ئەگە سێریکەن لێرەیە ئەو ڕسمانی کە ئەمانەوێت گڵۆپەکە دەچێتەوە لێرە ئەو ڕسمانی کە ئەمانەوێت بڵین پرینتی بکەین لێرە هەڵێ بژێرین ئەوەی کە لەناو موبایلەکانمانایە و عینێن شت ئەتوانین ڕسم بگرین یعنی لێرە ئەتوانین بڵێم ڕسمی ئامادەکراویتیایە لە هەمان کاتا ڕسمی ئەو چی بوو ڕسمی ئامادەکراویتیایە لە هەمان کاتا ئەتوانین ڕسم بگرین پێی ئەین ڕاستەخۆ ڕسمەکە بگرین بەڵام پێشنیاری من بۆ ئێوە ئەوەیە سەرەتا بڵین خۆتا ڕسم مەگرن بە بەرنمەیە یعنی یەکەم جا بە کامێرای ئاسایی خۆتا ڕسم مەگرن جوانتر دەرەچێ لەم کامێرا تۆزێ جوان ڕسمەکەی بڕواناکەم دەربچێ من وا تەسەورەکەم یاونشە بۆ ئێوشە بۆ شێوازە بێ بەڵام کوالیتەکەی کاتێ باش ئەبێت ئەگەر بێت و بە کامێرای ئاسایی واتە کامێرا ڕۆڵی ناو موبایلەکانتان ڕسم گرن دواتر لە بەشی فۆتۆکانە ڕسم هەڵبژێرن کە ئێستا خۆشم وام کردو بە بەچاوتان و تاقی ئەەکەمەوانێ باشە خوێندکاران پێش هەموو شتێک ئەگەرمانە ئێستا ئیشی پێ بکەین چیە بێت لێرەیە ها خۆی ئەم ڕۆڵی لەگەڵایە دیقەت بن ئەیبینن ئەوەی لەگەڵایە دواتر لێرەیە داخین بەڵام ئەبێ وریابن بە ئەمان جاریدانم ئەم وەرەقەی نەچێتە خوارەوە چکە گەچێتە خوار و هیچ پرینت ناکە هەتۆزێک بێنە سەرەوە بۆ شێوازە ها بە حاڵ ئەگە دیقەت بن باشە ئێستا چیەکەین ئێستا زین بلوتوزەکەمان ئیشەکات ئێستا ئیشەکات بەڵام ئەبێ چی بکەین جاما وەرەقەکە زیاتر هێنامانە پێشەوە باشە ئەتوان بۆ شێوازە بتوان کەمێکی لە دەرەوە بێ بەس بەڕای من ئاو باشترە نازانم هەنەجا لێرەیە ئەگەر لە موبایلەکەیە ئەگەر جوان بڵین پرنت نەکە ئەڵێ کێشێک لەمایە هەیە و عادەتەن کێشە لە وەرەقەکە هەبێ و وەرەقەکە چاپکەن تۆزێکی بێنە دەرەوە جا ئێستا من چیەکەم من ئێستا ڕەبچەکەم هیچ شتێکم نەکردو هەتا ئێستا تەنها شەرحێکی بەسیط بوو لە ئێستا ئەگەر من ئیشی پێ بکەم ئەبێ لێرەیە لە بەشی ناوەڕاستە ئەها لەمەیە چیەکەم ڕەبچەکەم بە پرینتەرەکەوە هاچ
چۆن دەرەچێ جام چکە کامێراکە نزیکە نازانم گەلێتانە دەرچیاننا ئەمی سەرەوە ئەکەیت ئەوە ئەڵێ ڕەتیەکەی من شەڵم بەڵێ ئۆکێ یەکەم ئەها ئێستا چی بوو ئێستا کۆنێکت بوو لێرە نووسرا کۆنێکت باشە هاوڕێیان جا ئێستا چیەکەم ئەچینەوە لاپەڕی پێشووتر ئێستا لێرەیە لەم بەشەیە ئەو ڕسمانە هەڵبژێرین کەلامە باشە بۆ نمونە بە ڕسمی دیاری بکەین ئەتوانین ڕسم بگرین ئەها ئەمە مێزەکەیە لە پێشمەوە بۆی ئاسپیە ئەتوانین خۆمان ڕسم بگرین بەڵام وەکو پێموتن پێشنیارەکەم خۆتان ڕسم بگرن ئەها ئەم بەشی تیان بەشە فۆتۆکانە ئەو فۆتوانی کە خۆت پێێتە هەڵ بە ئەوانە هەڵبژێرە ئێستا لە کامەوە دەست پێ بکەین با لە یاسایەکی فیزیاوی دەست پێ بکەین ئەومان هەیە ئەمانەوێ ئەو چاپ بکەین ئەو سەحلێ ئین باشە لێرەیە ئەتوانین تێکست زیاد بکەین تێکستی بۆ زیاد بکەین لێرەشە ئیرێزەرمان هەیە لاستیکانی چی شتێکی بێ ئەتوانین بسریتەوانی لێرەیە بەس من نامەوێ هیچ بسڕمەوە بۆیە باکەکەم بەم شێوازە دواتر هەر ئەگەڕێمەوە چکە شتێکی وان نییە بێگۆڕمتیایە ئەمە ڕاستەخۆ بم پرینت بکە پرینتەکە هەڵەبژێرم ئەڵێ ئەو پرینتی کە تۆ ئەتوێ بەم شێوازە دەرەچێ ئا ڕسمەکەی هیوادار مۆزەح بە ڕسمەکە لێتانەوانێ ئەڵە بۆ شێوازە دەرەچێ ئەڵێ تو ئەتوێ ئاوا دەربچێ ئەها لە دیقەت بن ئەڵێ ئەتوێ ئاوا دەربچێ ئاوا دەربچێ باشە با بین ئەوشمان هەیە ما بێ منەڵم دووەمدانە بەم شێوازە دەربچێ دوای ئەڵێ توێ هۆریزۆنتڵ بێ یا ڤێرتیکەلانی ستونی بێ ئاسووی ئەتوان بە ئاراستەیەکە هەڵبژێرم بۆ من هۆریزۆنتڵ هەڵبژێرم باشە دوایەوە ئەمەش ئەڵێ ئەمە لایتەکانیتانی ڕووناکیەکیەتی زۆر فەرقێکی وای بەڵام عادەتەن من دارکێکی هەڵبژێرم ئێستا ئەڵێ چەند دانێت ئێ پرینتێکی ئەتوانی دەدانە هەڵبژێری دەجار بۆ پرینتەکە بەس من یەکجار ئەمە یەک کۆپیم ئەوێ بۆی ڕاستەخۆ پرینتیەکەم سێریکەن ئێستا بالێکی ناوانێ دیقەت بن بۆی پرینت کردین هاوڕێیان ئەیبینن دووبارە تەلخە ئێستا هاوڕێیان بە وێنەی دوو هەم تاقیکردنەوە ئێستا هەر داگرساوە ئەها هەر کۆنێکتە کۆنێکتیشمان کردو پێشتر چیەکەین ئەچینە سەر وێنەکانی پێشووتر بتوانێت بەشی وێنەیە فۆتۆکان هەڵبژێرین ئەو ڕسمانی کەلامانە پێشتر بۆ نمونە چ شتێکی تێدا بەزێنین وێنەی ئەم دڵە لە کتێبی زیندەزانیا هەیە باشە هەر تەڵخە نازانم لە ڤیدۆکەشە سەحەکەی لێ ئەین ئەماڵێت ئەتۆ دەستکارێکی نە تەکستی بۆ زیاکەین هیچ شتێکیش کەمەکەی ناوانێ لێ لێرە ئەتوانین تەکستی بۆ زیاکەی لێر شاتوانی وێنەکە بەشێکی لابەری بەس ئێمە ئەمانەوەی هەمومان بۆ چاپ بکات باشە خوێندکاران با لێرەیە شانتان بەم پرینتەکەین کە پرینتەکەین ئەڵێ بەم شێوازە دەرەچێ ئەڵێ تۆ بۆ شێوازە دەربچێ ڕسمەکە و یا بەم شێوازە ئەیبێنن دابیخێنە سەر ئەڵێ بەم شێوازە ئەتانەوێ یان بەمە بەڵام ئێمە چی هەڵبژێرین من عادەتەن حەزم لە دووەمدانەیە بۆ زۆر شت بە تایبەتی بۆ ڕسمەکان بە ئەوە هەڵبژێرین باشە ئەمەش دیسانەڵێ ئاسۆی بیاستونی بێ لەمی خواریشاڵە ڕووناک بێ یان میدیەم بێ یا دارک بێ لەمی خواریشاڵە چەند کۆپیت ئەوێ باش ئێستا با پرینتکە من یەک کۆپیمەوێ ئەها جابە مالەکەمان نابین ئێستا ئەمەش چی ئەمەش وێنەکەمانەوە وێنەی دڵەکە هیوادارم وازەح بێت هاوڕان هەست دەکەم خەتای ڤیدۆکە بێت تۆزە شتەکان لای ئێوە کەم لە موبایلەکە و سێرەکەم تۆزە تەڵق دیارە ناتوانین باش بخوێنیتەوانێ بەس لێرەیە نووسراوە زمانە شاخوێنبەرە ئەمە نووسراوە کەوانی چەپ باشە ئەمە ڕسمی دڵەکەیە ئەمە نووسراوە چەپ ئەمە نووسراوە ڕاست ئەمە نووسراوە بەربەستی دڵ سکۆڵی چەپ گەچکەلەی چەپ سێ زمانە کەوانەی ڕاست باشە ئەمە وێنەکەیەتی بەڵام بەداخەوە نازانم بۆچی
هەرچیەکەم چاک نابێت تەڵخێکی هەستەکەم هی ئەوە بکە من عادەتەن کە ڤیدیۆکەم هێچگار وا زۆر نزیکی ناکەمەوە یان موبایلەکەم بەڵام ئەم جارە زۆر نزیکم کردێتەوە موبایلەکە دوورشی کەم و ناشین دەرەجێ عینێشت لەبەرەوەی نووسەکەم تەڵخ دەرەچێ باشە سام جوانەمان کرد با بچینە سێ دانێکی تر وێنێکی تر هەڵە بژێرین بۆ نمونە مام جاریان عەرەبی بێت نووسینێکی عەرەبی بێت ئەمەیان لە مەرهەجی پۆلی 12 خوێندکاران ئەمە نازانم چی باڵێن قەواعیدێکی عەرەبی بقاید نا ڕاهێنانەکانیان باشە جا ئێستا ئەمە چاپەکەم بەس ڤیدیۆکە زۆر جوان دەرناچێت ئەی نازانم جوان دیار نییە بەڵام هیوادارم لەوەیە جوان دەچێت بۆتان بیبینن با ئێستا چاپی بکەین پرینتێکن ڕاستەوخۆ ئەوانە فێرکردن چۆنە و چۆنیەها بەم شێوازە ئەمانەوێت یان بەم شێوازە من دووەم دانە هەڵبژێرم با بزانین سی پرینتەرەکەتون چۆن بۆمان دەرەکات باشە سەبالێکینەوە وەرەقەکە بەشێکی بەدەستمەوە دڕا بەس ئاوا دەرچوو نازانم ئیبێنن یان نەیبێنن بەڕوونی لێرەیە نووسراوە ئەکرەمە یوکرەم و مکریم و حامی و حامی محام اینجا تەخاصم متەخاصم متەخاصم ئەمە وەزنەکانە هیپۆلی 12 جا خوێندکەرانی کاڵە مامۆستا چۆن بێنێ دەفتەرەکانمان یا کتێبەکانمان لێرەیە ئەمەی لەزگەنیە باشە بەڵام ئەتوانین ستیکەکانی بۆ بەکاربێنن هە ستیک هەیە ئەو ڕۆژە لە ڤیدیۆکی ترا بۆ باس کردوون وابزانم باڵە باسم کردووە ئەو ستیکانە ئەتوان بەکاری بێنن بۆچی بۆ ئەوەی کە وەرەقەیەک بە وەرەقێکی ترۆ بنووسێنین ئێستا بۆ نمونە ئەتوان ئەمە تۆزێ ستیک یان پێڵێن کە تیرە بە کوردی بەڵام خۆی ستیکە ینی ستیکەکە کاڵی کە تیرە تۆزێ بۆشتی قوتابخانە ناتوانین بەکاری بێنی کاڵی کە تیرە بەس کاڵی ستیک عادەتەن بۆ بابەتی قەرتاسی و شتی مەکتەبە بەرحاڵ ئەی لە پشتەکەی و دواتر ئەینووسینی با کتێبەکە یانیش با دەفتەرەکەتەوە بەم شێوازە باشە ئەشتوان ئاوشتاییتیاکرد یاڵڵا با دانێکی تر چاپ بکەین ئەمجاران چی چاپ بکەین با شتێکی بیرکاری چاپ بکەین ئێستا ئەمە دەرەچێ لاتان لە ڤیدیۆکەیە ناکە دەرناچێت یاڵە بەرحاڵ ئێستا لە ماجوانتر دەرەچێت با چاپی بکەین پرینت بە چی شێوازێک ئەمانەوێ ئەم جاریان سێری دیقەت بن جوان دەرناچێت دیقەت بن ئەم جاریان ئەمیان بڕێ من جوانترە ئەها لەمە وازەحتر دەرەکەوێ وەک لەمە ئەمە ئەوە دەرەچێ بەس ئەمە ئەوە دەرچێت و تاقی کە نەبزان کە ناجوانتر دەرەچێت سە من بەیەکەم دانەیەکەم ئەم جارە با پرینت بکەم خۆ دانێکم جار ببینن با ئەوش دەبنم اینجاسی تەواو بالێکێنەوە ئەوەش ئەنجامەکەی دەستەکەم هەر تەڵخ بەلاتان وایە جامە ڕاهنانێکی بیرکاری بوو لە کتێبی هەرپۆلی 12 با بۆتان بخوێنەوە ئەڵێ چی ئەڵێت کام لەم ڕوونکردنەوانە نەخشە نانوێنێت نەخشە نانوێنێت باشە ئەلف با جیم دال ئەوە پۆلی 12 نەزانم چییە ئەمەش بۆ بیرکاری باشە عینێشت ئەو خوێندکارانی کە ئاینە ئەتوان دیسان بەستی بە کتێبیانیش با دەفتەرەکانیانەوە بنووسێنن یاڵڵا ئێستا بزانین چی بکەین پیکچر وێنەیەکی تر هەڵبژێرین دەستم بەریتەوە ببورن بۆ نمونە با ئەم جارە چی بێ باوانەی ئینگلیزی بێ ئەو نووسینە ئینگلیزیە باشە ئەمانەوێت ئەو چاپکین با هەر لای خۆتان هەستەکەم لە ماجوان دیارە وەک لە مۆبایلەکە با پرینتیکین بەڵام بزانی شێوەکی چۆن بێڵێ ئەوا بێ یان ئاوا هەردووکی تاقی کەرەوە ئەمەیان جوانترە کاتە من دووەم دانە هەڵبژێرم پرینتیەکەم
یاڵ تا جا خوێنکارە لە مامۆستا ئەم ڕۆڵە بەشی چەنێکەکە ڕاستەکی نازان بزانت بەشی چەنێکەکە بۆچی چونکە سەپەتانەڵێم بۆچی لەبەر ئەوەی هەنە جار وەرەقەکان بەپێ ئەو بەشەیە کە تۆ چاپی ئەەکەیت ئەسم بۆ نمونە لە ڤیددیو یەکەمە دقت بن ئەو ئەمە یاسایەکی فیزیایی بوو نووسینی کوردی لەگەڵ یاسایەکی فیزیاییە چاپمان کردها وەرەقەکە چەندێک ویستووە کەمی تری ویستووە ئەمەیان زۆرتری ویستووە اینجا ئەمەیان بۆ نمونە عینن شدها ئەوەی دڵبوو وێنەی دڵەکە بوو دقت بن ها چوب دەرچوە لە چاو ئەمەیە ئیتر هەنە جاتە لە بەس شتی زۆرتری مەسەلا ئەمەش زۆرتری ویستوم عەرەبیە هەنە جا لەمە درێژتر دەرەچێت وەرەقەکە بەپێی نووسینەکەتە ئەمەش نووسینێکی ئینگلیزیە بارحاڵ ئەمە شوێنەکەی بوو هەرچەنە تەڵخە لە ڤیدۆکەیە باشە ئەمە شوان تاواکە ئێستا با جارێکا من لابین زای چی شتێکی ترمان ماوە چاپی بکەین با هەر بە بچا خۆتانەوە بێ ئەمە چی چاپ بکەین ئەمجارە با خشتەیەک بێت ئەمان خشتێکی برکاریە هەر هیپۆلی دوانزەیە باشە داتاشراوەیە بازان بەشی چوارەی خوێنن ئێستا با سەحەکە لێبین باشە پرنس ئەتوێ بەم شێوازە یان بەمە یەکەم دانە جوانترە هەستەکەم لە ڤیدۆکەشا دیار بێت ئەو جوانترە منەوە هەڵە بژێرم ئێستا با پرنتی بکا بۆمان ئەمان کلۆس بکە ئەمەش تۆزە زۆرتری ویستووە لە دقت بم سێریکە خوێندکاران ئەوش خشتەکە بوو کە دڵیان هەر تڵخە لای خۆمەوە هیچ نابێنم نازانم ئەگەر لای ئەوە بیبین نووساوە خشتەی داتاشراوە بنەڕەتیەکان نەخشە داتاشراوەکەی اینجا ئەمەش نەخشەکانە ئەمەش داتاشراوەکەیەتی لێرەیە باشە خوێندکاران اینجا ناڵم هیوادان ڕوون بێ هەستەکەم تەڵخە هەر بەڵام بارحاڵ بەجدی منیش مێشە کەسێک کامێراگاگەم چکە نەزمدام ناوە جا ئێستا ئەتوان ئەنیشت ئەمەش بۆ دەفتەرەکانتانەوە بنووسێنن ئێستا با ئەگەر چاپی کۆتاییمان هێ باش تەواو بکەین چینە سەر ڕسمەکان ئەم جارە بە ئەم ئێسکە پەیکەرە ئەمیان بڵین پرنتەکەین جا وێنەکانی ڕەشوسپیە زۆر کە ساڵە مامۆستا ملەوەنی ڕەشوسپیە تەڵەن وێنەکانی ڕەشوسپیە هەموویان ینی ناتوانین بە ملەوەنی بیکەین ئێستا پرنتێکین بەم شێوازە دەرەچێ لە بۆ شێوازە ئەتۆ یا بۆ شێوازە زای کامیان جوانترە هەست دەکەم بۆ نووسینەکانی ئەمان تۆزە تێکەڵ دەربچێ بەڵام بۆ نووسین ئەمە باشتر بێت کاتە با بجارە بۆ بکەین زای چۆن دەرەچێ باشە خوێندکاران ئێستا با لێکێنەوە دقت بن بۆ وێنەکەمانە باشە اینجا زۆر جوان لای منەوە دیارە بەس حیفە هەست دەکەم هەر تەڵخە لە ڤیدۆکەیە ئێستا با وێنەی کۆتایی تاقیکەینەوانێ خشتێکی خولی ئەبێت هیچی نییە ئێستا با بیکەین ئەوە خشتەکەمانە باشە سەحەکە لێین پرنتیەکەین ئەڵە بەم شێوەیە ئەتەوێ یان بەم شێوەیە زای کامیان جوانترە وەڵا نازانم هەردووکی جوانە جوانیە با بەمەیان بکەین با پرنتی بکەین باشە با لێکێنەوە وەرەقەکەمان تۆزێکی دڕا ناشرین بێ زۆر بە حەزەرۆ لێکەنەوە بۆی ئەخۆی شوێنێکی تایە تیژە ئەمە واکە جوانتر دەبێت وەکو ئەمەین بەڵام من ئەوەیان نازانم زەختم لێکرد بۆ ناشرین لێبووە بەهەرحاڵ ئەمە خشتە خولەکەیە
بەس نازانم دووبارە لەتان دەرچێت یاننا ئەمە خشتە خولێکەیە ئەها بەڵام بەداخەوە هەر تەڵخە لای من وا دیارە نازانم لە کاتی ئیدیتا چاک پێیاننا بەس تەڵخ دیارە بەرحەڵ تەنها حەزم کرد دڵتان نەشکێنم ئەوانەتان کە ئینستاگرامشت بەکار نایانن یان بۆ نمونە زۆربەتان حەسانە کرد لە نزیکەوە ببینن ئینستاگرامیش بەکارێنن بەڵام حەسانە کرد لە نزیکەوە ببینن کە چۆن ئیشەکە پرینتەرەکە چ بەرنامەیەکی بۆ بەکارێنی پێم خۆش بوونە ڤیدیۆ پیشانتان بم کە چۆن بەکاری هەندێت و چۆن ئەتوانن سوودن پرینتەرە وەربگرن کەواتە ئەمەش وەرەقەکان بۆ ئەوانی کە تا ئەسە چاپم کردووە باکوویکیم زای چەندانەیە ئەو هەمووە ئەسە پیشانتانەیە سێریکەن ئەمە بیرکارێکە بۆ توان بۆ دەرزی بیکاری بەکاری بێنن بۆ هاوکێشەکان بۆ ئەم بڵین هاوشێوانە نازانم چی پێ ئەڵەن ئاراستە و توزانم ئەم شتانە توان بەکاری بێنن ئەمەیان بۆ فیزیا بوو دەرسی فیزیا بەس لە ڤیدیۆکە جوان دەرناچێت چی نووسراوە ئەمە یاسای فیزیاییە باشە ئەمانە هەموو ئەتوانن ناڵم بەستیک ئەنووسن بە کتێبەکانتانەوە ئەمیان وێنەی زیندەزانیانی دڵە وێنەی زیندەزانی نیە وێنەی دڵە بەڵام لەوانی زیندەزانیایە باکسێ دامناوە ئەوتا نووسینەکانی لەسرە بەم شێوازە ئەمەشیان عەرەبیە بۆ شەو واسەی عەرەبی توان بۆ لەبەرکردن بەکاری بێنن ئەتوانن ئیتر بۆ فعلەکانی عەرەبی بەکاری بێنن وەزنەکان بۆ شعرێ شتێک بێ بتوان بەکاری بێنن ئەمەشیان چییە ئەمەیان بیرکاریە باشە چییە نووساوە خشتەی داداشاوە بنەڕەتیەکان ئەمەیان بڵین هاوکێشەکەیە لێرەش چی وەرگرتووە داتاشاوەکە وەرگرتووە ئەوەی پولی 12 زانمە بەسم چییە ئیتر بەعام ناڵم بۆ یاساکانی بیرکاری توان بەکاری بێنن ئەمەش چوک دەچووە دواتر پێشتر کردومە بەڵام زۆر نووسینەکەی چوک دەچووە چونکە دووسێ پرسیار بوو بە کوردی کرابوو لێرە من توان بۆتان بخەنەوە بەڵام لای ئێوە بڕوانەکەم دەربچێ نووسراوە لە ڕستی زوبڕۆ کارێکە ئەنجامدا هەردووکە لە چە ڕێژەیەکان ئەوە پرسیاری کوردیە بەڵام ناڵم نووسینەکەی بچوک دەرچووە تۆزێ اینجا ئێستا چیمان هەیە ئێستا هاوکێشی کیمیامان هەیە ئەو هاوکێشە کیمیاکە بوو ئەوەش ئینگلیزیەکە بوو باشە ئەمەش زیندەزانیە بوو وەکوتم ئەمان نووسراوە کەللا شەورکی سەر و شەورکی خوار و مەلا بڕبڕەکان چەڵەمە دەفا کۆڵە پەراسوو ئێسکی بازوو کەڵەکە کڕکراکە چی کەڵەکە بڕبرەدارەکان ئەم کڕکرادارەکان بڕبرەدارەکان ئێسکی گەورە ئێسکی زەنگ هەموو ئەمانە ئینشاڵانی کە لە پۆلی 12 ئەم ساڵ ئەیخوێنن ئەوانەتان کە 1 ساڵن لە ئەوانی زیندەزانیان باشە خوێندکارە سێریکەن و هەموو وەرەقەیە ئێستاش کۆتایی بۆ ڤیدیۆکە بێنین ئەدی دیارە ئەم ڤیدیۆم تۆزێ ئاجەکرێن بەشتی زۆر ناخۆش بوو من لە دەقی هەتا و ڤیدیۆم کرد ئەمانش هەموو وەرەقانە بوو کە کردمان بەم پرینتەرە جوانە باشە خوێندکاران اینجا هەمووتان ئەوانتان کاداوی ئەم پرینتەراکەن ئەتوانن لە ڤایبەر یان لە تێلەگرام یان لە تیکتۆک یان لە سناپچات نامشتی زۆر بۆ نایەت یان لە ئینستاگرامە ئەتوان نامەمان بۆ بنێرن و داوای پرینتەرەکە بکەن و گاندریشمان هەیە بۆ هەموو شار و شارۆچکە و گوند و لادەکان باشە خوێندکاران اینجا ئەمەش ڤیدیۆکە و زانیتان چۆن بەکاری هەندێت و چۆن ڕسمەکان چاپەکەن و چۆن وەکو پێم بەکارێنن بۆچی بۆ ئەوەی کە بە کتێبەکانتانەوە بنووسێنن لە پشتی کتێبەکانتان یان بە دەفتەرەکانتانەوە عادەتەن ئێستاشە پرسیارە شتێکتان هەیە ئەتوانن لە کۆمنتە لە خوارەوە بنووسن ئەگەر نرخیشتانە دووبارە لە ڤیدیۆکە ئینووسم باشە خوێندکاران هەتا ڤیدیۆی داهاتووتر بەخوای گەورەتان ئەسپێرم خۆتان لەگەڵ بێ